سعید مامۆستای زانکۆیە دیگەرمەدا دکتۆر زۆر بەخێربێن بەیانتان باش بەخێر بێت دکتۆر هەر لە داری ژیانەوە دەست بکەم داری ژیان چییە؟ بەڵێ سەرەتا ئەم دارە زۆر ناوی هەیە پێوتە داری معجیزە پێوتە شەجەرەت البان بەڵام جوانترین ناوکە هەیە بێت داری ژیانە بۆیە پێوتە داری ژیان چونکە بەڕاستی بۆ ژیانی ئێمە زۆر گرنگە لەبەرەوەی کە یارمەتیمانە بۆ زاڵبوون بەسەر زیاد لە 360 نەخۆشی کام نەخۆشیە ئەو نەخۆشیانە بڵن ئەوانەی کە زۆر دیارن بەڵێ ئەو نەخۆشیانەوە زۆر دیارن ئێستا تقریبان لە 360ەکە دەدانی یەکەمی لای ئێمە زۆر بڵاوە یەکەمیان نەخۆشی یەکەم نەخۆش کرد زۆر لای ئێمە بڵاوە نەخۆشی شەکرەیە شەکرە بەڵێ بۆ نەخۆش شەکرە زۆر باشە طبعا ئەم قسانەی کە ئێستا ئێمە هیکەین هەمووی لەسەر توێژینەوەی زانستیە ئەم توێژینەوە هەمووی لە دەروی مەبەستان هەر ئامادەبوونی لە ماڵەوە بۆ شەکرە باشە یان بەکارەهێنن یان بەڵێ هەر زۆر بە ئاسانی کە ئیکە شەکرەی بێ ئێمە تقریبان دەوری 2 مانگە ئەعلانمان کردووە تەمان خۆی ئێمە 3 ساڵە خەریکەوە بەحسین توێژینەوەی خۆمە 3 ساڵە خەریکەوە توێژینەوەی ئێستا دەوری لە 2 مانگە ئەعلانمان کردووە و ئەو کەسانی کە پێویستیان پێ بێت بەبێ بەرامبەر یا گەڵایانێنێ یا پاودەرەکانێنێ نەتیجەکەی زۆر بەڕوونی ئاشکرا بۆ لە لۆکشنال ئەو کەسانی کە نەخۆشەکرایان هەیە زۆر بە ئاسانی هەر گەڵاکەی ئەخۆی هیچی تر هەر تەختە هەر ئاوایتان هەر لە خۆت وەکو سەوزەیە هەر سەوزەی ئەو گەڵاکەی ئەخۆی ڕێنمایەکی پزیشکی پێویست نیە دکتۆر نەخێرەمە لە جارە تووشی شەکرە نەبووی نەگەر نەما خۆ ئەمە لە ساڵ 1970ەوە واتە هەموو کەسێک وەکو یانوانرێ وەکو بەڵێ ئەمە لە ساڵ 1970ەوە پێش ئەوەی دەرمان بەبێ دەرمانێکیشانی بەکار نە هەر خواردنە ئەمە خواردنە دکتۆر ئێستا کەمێک زیاتر لەسەرم ئەمە بەرهەمانە دەوەستین کە دیارە لەم ڕۆکۆ دروست دەکرێن بەرهەم پزیشکی بەڵام بە سەرتا ئەم درەختە لە کێوە دۆزراوەتەوە بەڵێ ئەم ڕۆکە تقریبا نزیکەی 3000 ساڵ تەمەنێتی بۆ 360 نەخۆشیە بەڵام تا ئێستا لە کوردستانە نەبووە من تقریبا 10 ساڵم پێش ئەم ڕۆکەم ناسیوە و 3 ساڵم پێش من هێنامەتە کوردستان ئەمە بەڵێ ئەم طبعا توێژینەوەی لەسەر ئەم ڕۆکە خۆی لە وڵاتی ئەو وڵاتانەوە کە لە منتیقی ئیستیوایی و نیمچە ئیستیواییان بەڵێ ئێستا لە تایلەند و مالیزیا و بۆرما و جوزری مالدیڤ و ئەو شوێنان ئەم درەخت لێ هێناوە نەخێر ئەمە تۆکان نەخێر ئەمە تۆمان هێناوە لە 6 وڵاتی جیاجیاوە من تۆم هێناوە بەڵێ چونکە وتمان بزانین کام تۆیان سەر ئەگرێ ئایا ئێمە منتیقی ئێمە ئیستیوایی نییە بۆی زاڵ بین بەسەر ئەو کەشوهەوای کە لێرە هەمانە بزانین ئایا ئەڕوێ لێرە توێژینەوەکە ئەوە بووە بەڵێنجام لە 6 وڵاتەوە هێناوە 6 سنفی جیا خۆی 13 سنفی هەیە من 6 سنفم هێناوە لە کۆی 6 سنفەکە تەنها 1 سنفی لە کوردستانە نەجاحەتی هێناوە ئەمە کەی ناومانە ئەمە لە کوباوە هێناومانە تۆکەی تۆی کوبا بوو لە تۆی مالیزیا بوو سنغافورە بوو تایلند بوو جوزری مالدی بوو سریلانکا بوو لەگەڵ ئیسپانیا ئێستا لێرە بەڕێژێکی زۆر ناشتوتەیان چۆن بەڵێ ساڵ یەکەم تقریبا 40 دانەمان تۆمان ناشت نەجاحەتی هێنا دوای ساڵی دۆم کردمان بە 100 ئەم ساڵ خۆشبەختانە کردمان بە 2000 تۆمان ڕوان و ئێستا لە نزیکەی ئێستا 1500 دارمان هەیە لەمە ئەم دارە زۆر سەریع نمووەکە ئێستا ئەمە تەمەنی ساڵێکە ساڵێکە بەڵێ لە وڵات لە شوێنی خۆی تقریبا 8 متر بەرزە بێتوانێ دکتۆر ئێوە ئەمە باس لەوتان کرد کە بەبێ بەرامبەر یان بەخەڵک بۆچی بێ بەرامبەر یعنی دارێکە و کڕیتانە و بەبێ پارەیەم بەخەڵک ئەوەی ڕاستی بێت ئەم دارە لەبەرێکەوە زۆر کەڵک و سوودی هەیە بۆ نەخۆشیەکان و ئێمە نامانەوە بیخێنە بازار بیفرۆشین و چونکە بەڕاستی ئەگە بێتە حسابی فرۆشتن لەوانێ زۆر کەسەیە نەتوانێت کارێکی خۆبەخشانە و خێخوازیانە ئەمە بەڵێ ئێستا ئەمە هێناومانە تا ئێستا لەوەتی لە 2 مانگە بێت کە کەوتۆتە بەرهەم بە تەواتی ئیعلانمان کردووە لەو کاتەوە ئێمە ئەین بە خەڵێسا بینەران ئەزانکەوە چەنەها کەس یامانە بە چەنەها کەس بە خۆڕاییەن بۆ ماڵەوەنی گەڵاکەی بێ یا پاودەرەکەی بێ یا کەپسولەکەی بێ ئێمە پاودەر و کەپسولەکەی چۆنە چۆن دروستان کردووە بەڵێ ئەم گەڵای خۆی
کە لەیەکی توانێ ئەوەی کە ئەی خورێ ئەخورێ ئەوەی کە نەخورێتەوە داین لەسەر سینە گوشکە بێتەوە کەوشکە کە دەوانێ عادەتەن ئەی پریۆنی تۆ بێ بە لە جهازەکە خەڵاتەکانێکی پاودەر و ئەتوانی بە پاودەر بیخۆیت پاودەرەکە چۆنە خۆی تر بەڵێ ئێستا بۆ بەیانان بۆ نمونە واتر هەمان گەڵاکەیە پاودەرەکە هەمان گەڵاکەی بەڵێ 6 کیلۆ لە گەڵا 1 کیلۆ پاودەری تیابێت اینجا کە وشکەکەیتەوە بە 1 کیلۆ وشکە تەمان ئاوەکەی سوودەکانی دکتۆر بچینە سەر بەدیایکراوی خواردنی بۆ ئەم گەڵایە یاخود ئەم پاودەرە بە شێوکی گشتی ینی سوودەکانی بۆ چارەسەرە یاخود بۆ زۆرە چارەسەرێکە بزانین بۆ خۆپاراستن و بۆ چارەسەریش لە هەمان بۆ چارەسەری نەخۆشی چارەسەری نەخۆشمان نەخۆشی شەکرە بۆ نمونە سەرەتان بۆ نمونە بەڵێ هەموو نەخۆشەکانی دڵ و زەختی خوێن و پاڵەپستۆی خوێن و ئیلتیهابات بە تایبەتی ئیلتیهاباتی ناولەشی ئەمە هەموو ئیلتیهابات چارەسەرەکرێ یان نەخۆشیەکە ڕاگرنە زیاتر بەڵێ ئێستا تۆگە ئێستا ئەمە بیخۆین بە ئەتیادی بیخۆین ئەوە لەشمانە پارێزێت لەو نەخۆشانێکەوە باسمان کرد چونکە پێکاتەکەی زیاد لە 46 جۆر مزاداتی ئەکسەدەیتیایە کەمە دژی سەرەتان و دژی و فرای ڕادیکالێکە لەشی ئەمە هەیە تەمان نەختەوە لەوانێ بینارانیش نەزانفری ڕادیکال چی بەڵام ئەوە گەردی لەکانی لەشی ئەمە ئەلکترۆنە گوونەکات کە ئەلکترۆنەکەی ون کرد ئەوسا ئەو گەردی لێ هجوومەکاتە سەر خانەکانی لەشی ئەمە وەکو شتێک تەئەکسودی پێەکایەت جەنگی پێڵێنێ ئەگەر زۆر بوو تەمانیترەوە ما ئەو مجموعەی خانە ناوەبات زیاتر بڕات ئەبێ بە خانەی سەرەتانی و ئێمە تووشی نەخۆشیە بینێت ئەمە یەکەم شت ئەو 36 جۆر مزاداتی ئەکسەدەیتیە 36 جۆر مزاداتی بەکتریایتیایە یعنی ئەنتیبایۆتیکی تایە بۆ لەشی ئەمە ئێمە تووشی ئەو بەکتێ بە ڕۆژ دەسا ئەمە بیخۆین لەشمان بەرگری پایاکە دکتۆر ئەمە شەرگەڵاکێتی ئەمە بەرەکەیەتی طبعا بۆیە لەسا نەجاحەتی ناو لە سلەیمانی کردومانە ئەمە گوڵەکە دوای گوڵ ئەبێ بەو بەرەکەی ئەو بەرەکەیتی تەمانەوەش ئاینەشت ئەخورێت ئەکرێ بە زەڵاتە ئەکرێ وەکو چێشتیش لە لێ ئەنرێت ناوەکەشی بڵێن دەتوانرێ ئەوکو هاوشێوی سەوزە بخورێت لە جامە تەمان ئەمەش ناوکەکەیەتی بەڵێ تۆکە لە ناوەگەر ئەمە سەیریکەین تۆکەی لە ناوەیە ئەمە تۆکەیەتی تۆکەی بەم شێوەیە سێ چکڵی هەیە ئەمە بۆی کەوا بڵێن بۆی ئەوانە بۆی لە کاتێککە کراوانە هەوا بیبات و لە شوێنێکۆ بێر بڕێتەوانێ ئەگە پیشانی کامێرەکەی بێ دکتۆر بۆی کامێرەکە نزیکی کاتەوە ئەمە وتە چیە دکتۆر دووبارکەیتەوە ئەمە تۆوی ڕۆکەکەیە ئێتر تۆتوانێ ئەمە بڕوێنیت ئاچەم کەس توانێت ئەو شێوی هەم هەر درەختێکی دیکە بڕێنێ بەڵام ئەوەیە هەموو شوێنێکی شتاوەیە دکتۆر ئەمە زیاتر لە منطقەی ئیستیوایە بەڵام ئەوەیە تەبعاً ئێمە ئەم تۆمان ڕوانە لە سلەیمانی ئەبێت چەند معاملێکی لەگەڵا بکەین هەر لە خۆی ناڕێت ئەوانەی کە من کردومە چەند معاملێکی لەگەڵاکەی تا بڕۆی بەس ئاسانێ ئەتوانین ئەمە بیڕێنێ بەڵام ئەبێ بزانی کام سنفەیەتی تەنها ئەم سنفەی لە سلەیمانی ئاڕێت کە پێوتێ سنفی بێگرینە بەس تۆ سنفەکانی کە نەجاحەتی نێنەوە ئەمە لەم ئەم تۆوە گرنگیش کەشی هەیە کەوا زەیتێکی زۆری تایە تقریبا لە زەیتی زەیتون 46 لە سا 24 زەیتە ئەم لە سا 44 زەیتە ئەنی زەیتەکەی نسبەتی زەیتەکەی زۆرتر لە زەیتون نسبەتی زەیتەکەی خراپ نییە نەخێر بە پێچوانەوە زەیتەکەی زۆر چاکە لەبەرەوەی لە سا 75 حامزی ئۆلیکە کەمیش ئۆمیگا 3 و ئۆمیگا 6 و ئۆمیگا 9 تایە کە ئەم ئۆمیگا 9 دهنی تایە کە زۆر چاکە بۆ نەخۆی شەکرە ئەتوانین بڵێن لە ماوەی 4 سەعات دوای خواردنی نەتیجەکەی دەرەکەوێت باشە دکتۆرەمە خواردنی بۆ هیچ کەسێک نییە کە زیانی هەبێت ئەمە لە تەمەنی نەخۆشیێک یاخۆی جۆرە تەمەنێک نەخێر ئەمە وەکوتم لە ساڵ 1970ەوە بەپێی منظەمەی غذای عالەمی بەپێی وەزارەتی زراعی ئەمریکی و سوقۆپی مشتەرەکە ئەمە خواردنێکی شایستەیە ئەتوانی هەموو کەس بیخوانی هیچ مشکلەیەک و هیچ هینێکینەوە دوای لە تا ئێستا تەمەنی 3000 ساڵە هیچ ئەعرازێکی جانبی نەبووە ینی سایدفکتی بە هیچ جۆرێک نیە کەواتە بۆ ئەو مناڵانش باشە کە شەکرەیان بۆ هەموو کەس ئێستا لەسەر قسەی بەڕێستا ئێستا خوێندکارێکی خۆمانەیە ئێستا لەوانەیە گوێی لێمان بێ تەمەنی 12 ساڵ دوانێکمان لێ تەمەنی 12 ساڵە شەکرێتی وە چەند ساڵێکە شەکرەکەی نهاتە خوارێ
بۆ چونکە ئەمانە لەشیان مقاومەیە پێ لەشیان مقاومەیان پێراکرد بەرامبەر ئەنسۆلین ئەنسۆلین شەیە تێ بە دەرزی بەڵام ئیسفادەینێ بۆ لەشی مقاومی پیا کردووە ئێستا ئەمانە بەو ئەو بەڕێزە تەمەنی 12 ساڵە ئێستاڵێ تەکشەکرەکە ئێستا لە حدودی 120 کەسانی کە زۆری ئەمانە بە خەڵکە زۆر لێ ڕازین ئەمە تقریبان ئەمە قسەی ئێمە نیە ئەمە بە هەزاران هەزار بەحسی لەسەرکراوە سا و ئەوان کتێوانە هێنامە یەکێکە لە تقریبان یەکێ لەو هەزار بە ئەوانی خوارە هەمووی بەحسی علمیە نەخێر هیچی بەحسەکانی خۆم نییە هەمووی بەحسی ئەوروپی و ئەمریکیان نین تا ئێستا بە زمانی کوردی بۆ نەبەوەی کوردیش بەڵێ ئێستا بە زمانی کوردی ئەم سێ کتێبەمان هێنا ئەومە بە ئەڵمانیە چکە خۆم لە ئەڵمانیا خوێنومە ئەمە لە ئەڵمانیا ئەمە کتێبانی ئەڵمانیا ئێستا بەدەستمەوەیەکێکن بە کوردی و کتێبیش کەش دەرچوو عینەشت بە هەمان شێوە سەبارەت بە چارەسەرەکەی یان سەبارەت بە شێوازی هەموو شێوازی بەکارهێنانی شێوازی بەکار لە پێشا باسی بە درێژی باسی کتێب هینەکەکە نەباتەکەکە کە چۆن و چۆنێن بە ئەڵمانیا کەوتامە پرۆژەکەتانە دکتۆر بەیان ئێستا بەڵێ ئێستا پرۆژەکەی پرۆژە ئێستامان چییە کە نازمانە بیکەین ئێستا تقریبان وتمان 1500 دارێکمان ڕوانەوە ئەمەیەکە لەوانەی کەوا هێناومانە بەڵام ئەوەی ئەمە لە ئینجانا ڕوانومانە ئەوانەی کە لە حەقلی خۆمانە لە حەقلی توێژینەوەی خۆمە لە ئینجانە شەوێت ئەوەنێ لە ئینجانەدا ڕوانومانە بەڵێ کەسێک لە ماڵەوە لە بەڵێ ئێساوە لە ئینجانە ڕۆگە کامێرەکە بکات سێری کە بزانە ئینجانەکەشی چەند بچکۆلەیە بەڵام نزیکەی تقریبان بەسەگەر زیاتر گەورە بێت ڕەنگە پێویست کابی لە ئینجانە بەڵێ توانی ببێتە شوێنی تر بەڵام من پێویستمان ئێمە بەڕاستی تا ئێستا پێویستمان بە گەڵاکەیەتی بۆی کەوامە گەڵاکەی لێکن ئێستاگەر تۆ بێنی لە ماڵەوە دارێکی وا هەبێ هەموو ڕۆژە بەیانیان کەچی بۆ ئیش گەڵای لێ بکەیتەوە هەر گەڵاکی لێکردو لەمانە یەکسەر پێشەوەی بچی بۆ ئیش گەڵای لەوە لێ بکەڕانەی تر بەسە ئەم گەڵایەکە ئەی خۆی ئەگەر 1 گرام خۆی زیاد لە 1500 ئۆراکی تیاکەوە بۆ هەموو دکتۆر تۆ باسی شەکرەت کرد بە دیاریکراوی باس لەوە نزیکەی دە نەخۆشی تر هەیە چی نەخۆشیانی تر بکاتمان لە سوودیەوە بیر بەڵێ نەخۆشی بۆ نمونە ئەگەر پیشان مجموعە سلاید دمێناوە لە ڕسمەکانەگەت بەڵێ نەخۆش بۆ نەخۆشی بۆ پێ شێرپەنجە ئەمە لە دوو تەوەرەوە نەخۆشی شێرپەنجە چارەسەرەکە طبعاً بەینی بەحسی علمی ئەوەیەکەوە ئەمە مادەیەکی زۆری سەرویسڕۆڵی تایە مادەی سەرویسڕۆڵ لەگەڵ ئەمە نەمهینەکە مادەیەکی نەباتیە نەبات بەکارێنێ بۆ مقاومەی لەشی خۆی بەڵێ ئێمە لە ساڵی 2002 تا 2012 دوو عالمی بەریتانی هاتن ئەم سەرویسڕۆڵیان بەکارێنا وتیان بزانین بۆ کە نەبات بەکارێنێ بۆ ئیمۆن سیستێمی خۆی بۆ مقاومەی خۆی دژی ئەو نەخۆشیان بزانین بۆ ئینسانیش باشە طبعاً سەرکەوتن لەوە چونکە لە شێمیشە مادەیش کەمانە پێوتێ CYP1B1 ئەم دوانە لەگەڵێک ئەگەگرێت دژی خانە سەرەتانەکان و زۆر نەجاحەتی شێناوە بەس خانە سەرەتانەکانیش ئەکوژێ ئێساگەر ڕسمەکانمان لابێت جوانتر شتەکان دەرەکەوە کە چۆن بەکارمانێناوە چۆن بەس خانە سەرەتانەکانیش کوشتووە بۆ هەردوو ڕێگەزیش وەکو یەکێت بۆ هەردوو ڕێگەزیش وەکو یەک بەڵێ ئەمە نەخۆشیشکی بۆ من نمونە بۆ نەخۆشی دکتۆر بەڵێ ئەگەر ئەمە بەحسەکەی خۆمە کە کردومانە کە چەند بەرز بۆتەوە ئێستا بڕیمانە دیارە کێڵگەیەکتان هەیە دکتۆر بۆ ڕواندنی بەڵێ کێڵگەی گەورەمانەیە بەڵێ ئەوە نەباتێکی دیکە پێش ئەوەی خەریکە ئەی ڕوێنم ئێساوە لە پێشە تۆ بووە ئەوە بە ساڵێک 8 مەتر بەرزە بێتەوە ئەمە هێنا زۆر سەریعە نمۆکەی زۆر سەریعە لەبەرەوەی کەواچی تیا لەبار مادەی کتیا پێێتێ مادەی زیتین دکتۆر زیاتر لە 8 مەتر بەرزە بێتەوە یان هەر لە 8 مەترەکە ئەگەر بە 4-5 ساڵ بێت تا 30 مەتر بەرزە بێتەوە دکتۆرم کێڵگەکەوێت ئەم کێڵگەکە شخصی یاخودیش بۆ منە پرۆژەیەکە لایەنێک هاوکاریتان بکات نەخێر بە هیچ کەس ئەمە لە پێشە بەحسی علمی باشترێک مەسەلە خۆ ئینسان لە پێشا خۆی بیکات چێتە ناو مۆزوعەکە بەتەواو بزانین نەتیجەی چۆنە بێ طبعاً ئێستا ئەوە نەکەی ئێستا لە ڕسمەکاتیایەتی ئەوەی چکە لە دارەکان لە حەق لایەکەوە نزیکەی دووەنگی زیاتر تقریبانەوە 5 مەتر شتێ بەرز بۆتەوە ئەمە بەڵێم توێژینەوەی خۆمە بەڵام ئەم توێژینەوە بە توێژینەوەی ڕاستە من کردووە بەڵام توێژینەوەی
دكتور بوينك أنا وبفرة لبفرة أما لبفرة بس كأنا بفري لسرب ولا معلو كأنا عصاية يعني والله عصايني بس بزين شو أنا بيت أجربته عن الزستانة تيستان كردو تجربة عن كردو بفرة نخير أمصال تقريبا بين لصان نوي نجاحت هنا تجربة كمان بلام بزين لا لزستانة تحملي سرماعكات لو باورام تحمل جنك أتوين للنوايا بيبرين صالكا زوزو غوربا لنيو ما بصن لا بيبرين بس بله نزو مشكلة صالكا تشوك زوزو سريع لما وي تجربة كردو لما وي مانيكا متر كده سنتيمتر برزة بيتوانا قلاكي زوزو رجعت إما قلاكي ما بيستا قلاكي ما بيستا أو كلوكا ما بيستا كبكاري بيني بله دكتور جلسراني كهيا بقولنا أوي كبشوي حبي ولاج زاتر أما يعني هیچ ماده کیمیایی تدا نکرد شواز دی عمل تکردنی و چون خودتانی کن بله و همو کزتوانی بیکا إسا مثلا دو روزی که تو اما مالا کتو لمالا هوبو اما بآسانی یعنی اوی که خوارد با طری إسا که خوار ما خوار من تامی خوش بو ونیا شیرین و خوش هیچ مشکلی چینیه یعنی وکو نبات وکو شتیکنیه تامی چی زوزو خوشی هیا زوزو آسان خواردنی قلای چی ناسکا اگر مثلا زیاب و تو داری چی گوره هبو خودتون ناتوانه هموی بخوی اوی که زیابه لیه کی توانه همو به همو دو روز جاره کوی خیلی سرسینه کوش کبیتو کوشک بوانه اوش بوشیوه لازستانه که سایتر قلای پیونامینه اتوانی باشه دکتور تو سدانی اوچم ولات چند ولات کردو با ام درخت بطیبت بوش بوارک زیاد سعودی لیوردی تا چند برم نگرینگی پیدرا ولی هندگ لواتان اما گرینگی کی زوری پیدرا براستی لهمو ناحیه کانو اگر تو حق لکی اما لما هبه مثلا دادون میک همه لبه اتوانی زیکی شخص معمل درست کی يعني معمل دروس كراوي بله بهموش طبعا اساو كبسولانه اسا تقريبا هنا انا بورا صد كبسول ب 3000 دينار براسي زوزو جرانا اساقر استهاتوا تبوي بينك بله دواي مقابله من خلقي هنا تي اخر بلا مو اكو من باغني مثلا كلا بازار فروش لاني لصادي يعني ما دروسي كي تولي جان خوتان دروسي كان لا والله هربو خومان ابو مالو يا ابو شي دوايا كات بله تاسا هيك مشروعك مع لسنه ان شاء الله بو بروجيت انا بو لسروك اخر دروسي كان طبعا بها مشتاق بحث كريب زين توجينوك اكري انا لسليماني الرؤيه تحملي ايرا اكا شكو براستي او زوزو غرينغا بو تاست تحملنا كردوي نا طبعا طبعا هو صالة خريج دو صالة كزاني ما تحملك كزاني ما برقي جوي سليماني يقري إن جاتواني ما إعلاني كين دكتور تنيا لقرماية وتيستان كردو لسليماني تجربة تان كردو أيان لسرماشا لا سرماكا شوان إسا بون منا أمانا كمو قلاي همو دوكو داري شكا قلاكي أكويت يعني الهمو ورزيكا بالله خوي متساق الأوراق أكويت داركي قلاكي أكويت صال مثلا سيمانيكا دو مانيكا قلاكا شوكو هرداري كتر لبايزا قلاكي أين شدا لبروي مثلا قلاكي لهاوينا يالا فرزك فصل كانيكا يما كوي كينوانيو وش يكينواني بو إيني چيكا لبابت بروجي داهاتو مانو طبعا إسا إما هول ماناوا طبعا إما زور سباسي چند لاينيگا كين بتايبتي زور سباسي وزيري كشتوكالو أو ديري كين مقابليك مان لقلاكر استعدادي خوي بشان دا بو إما زور سباسي بو هناني ام دارك نولا بو ارزا يعني بتواني بيرو انه بريبيا بين قريب كاين مشروع كوايل يمكن شكل لا بلاني من واهيا بتوانم همو مالك دو داري بميت همو مالك دوان سياني بميت لمالو انت هشوني ثانيه عمل سليمانيه بروجي ويان دهوكو هولي هموي نبو كردستان فرق شي ما هموي كرميان وكرميان همو مالك داري شي لو بداني لشوني شي لشوني كا داري برو انا هاد مترونيه برز بيته مصالح بيبرتو هم روجك بتواني لما اخوات بو طبعا بو همو شوني كا طبعا زوزو سباسي برس كاك فريدونا كم برز كاك شالاو كأمانة لقل زيارمتيان ناوين برزاني تركوا على لبيمانجاي كشتوكال سليماني يعني يارمتيان زوزو سباسي كاك زانا كاني براسي كساباس ما كردوا إيش ما نكرو إيش أنا ناوين تا إسابلا مردور دا خريجين برو بيشوي بري سباس دكتور جمال سعيد ماما سعيد زانكو بهواي تندرسي كي باش بو برستان إن شاء الله هم كسبوا سباسي وجاكن هر بجين سباس لكن ما عندنا من أزان دشينا وتانيكو دواتريش حوالا كاني وردش